خۆشەویستان جارێکتر سڵاتان لەبێ لەگەڵتانە بەردەوامین لە ئێستا لە شاری سلێمانی فستیڤاڵی بەروبوومی ناوخۆیی بەڕێواچێ لە کارگەی جگەرە بێگومان ساڵانە فستیڤالە بەردەوامی هەیە و هەر کات دەر ساڵەش لە شوێنێک بە ئەنجامێگەێنن بەڵام کارگەی جگەرە ئەبێتە هەوێنی کۆکردنەوەی ئەو کەسانەی کە بتوانن بەرهەمە خۆماڵەکانی خۆیان لەوێ نمایش بکەن جا ئێستا ڕاستەخۆ تەرزەمان لەگەڵایە کە بتوانێت لەسەر فستیڤالەکە وە لەسەر ئەو بەروبوومە ناوخۆیانە لەوێت زانیاری زیاترمان باتەیە تەرزە سڵاو لێبێ و بەیانی و باش ئامادەکاریەکان لە فستیڤالەکە چۆنە و ئەو کەسانشی لێ بەشدارن چێن و چۆن توانویانە بەروبوومەکانی خۆیان بێنەوێ زانیاری زیاترمان بیتە بەیانی باشتر زەگیان بڵێ سلااو لە ئێوە بێت سلااو لە بینەرانی خۆشەویستی کورسات و پرۆگرامی ڕۆژێکی نوێ بێت وەکو خۆشان ئاماژەتان پێکرد ئەمڕۆ لە شاری سلێمانی و لە نێو کارگەی کللتور لە شاری سلێمانی فستیڤالێکی پاییزە بەڕێوە دەچێت بێگومان ئەم فستیڤالانە وەرزیە بە پێی وەرزەکان هەرجارە و بە پێی وەرزی خۆی فستیڤالەکان ئەنجام درراوە بە خۆشحاڵیەوە بۆ ئەم ساڵیش لە وەرزی پاییزە فستیڤالێکی پراوپڕ لە تەواوی بەرهەمە خۆماڵیەکان و کارە دەستیەکان و چەندین بەرهەمی تر لە نێو ئەم فستیڤالەدا ڕەنگی داوەتەوە بە خۆشحاڵیەوە ئەوەی ئەمانەوێت تیشکی بخینە سەر لێرە و لەوێ فستیڤالەکان زۆرن کارمان لەسەر کردو چالاکیەکان زۆرن بەڵام ئەمانەیە بۆ ئەم جاریان تیشک بخینە سەر ئەوەی کە فستیڤالی پاییزەی ئەم جارە تا چەندە ناساندنی تەواوی بەرهەمە خۆماڵیەکانی کردووە بە شێوازێکی گشتی کە ئێمە بتوانین بەرهەمی خۆماڵی خۆمان بە شێوازێکی زۆر باش بناسێنین بە ئەو کەسانی کە سەردانی نێو فستیڤالەکەکەن ئاخۆ هاوڵاتیانی شارەکانی کوردستانن یاخود ئەو گەشتیارە خۆشەویستانی کە ڕوئەکەنە نێو فستیڤالەکان بزانین چۆن بە بازارکردن و ناساندنێکی باش ئەکەن بۆ بەرهەمی خۆماڵی هەر ئەوە نەبێت بۆن منە کۆشکێک دابنرێت و بڵێت ئەمە بەرهەمی خۆماڵیە نەخێر بە پێچوانەوە ئێمە چۆن بتوانین بەرهەمێکی خۆماڵی پڕاوپڕ لە تاموچێژی بەرهەمە ناوخۆیەکان بێت کە لە ساڵانی ڕابردووە ئەو تاموچێژی هەبووە کە باو باپیرانمان یاخود لە سەردەمانی زووە بەرهەم و خواردنەکان بۆ شێوازە ڕۆشتووە قسەی زیاتر ناکەین لەسەر تەواوی بابەتەکان ئەچمە لای سەرپەرشتیاری تەواوی ئەم فستیڤالە زۆر بەڕێز کاک بەختیار نامیقم لەگەڵا بێت بە خۆشحاڵیەوە لە پرۆگرامی ڕۆژێکی لە ئامادەیە کاک بەختیار سپاس بۆ ئامادەبوونت بە هەر لەوە دەست پێ بکەین ئەمە هەژدەیەمین فستیڤالتانە بەڵام لە وەرزی پاییزە سازی ئەەکەن پێمان بڵێ فستیڤالی پاییزی ئەم ساڵتان چەند بەرهەمتیایە بەشداری کردووە ئاماجتان چی بوو بۆ ئەم ساڵیش ناساندن و بە بازارکردنێکی باش بکەن بۆ بەرهەمی خۆماڵی بەپی پرسیارەکەت بۆ داتاکردنی ئێرە 58 کۆشک بەشداریان کردووە لەگەڵ 45 کاری دەستی ئامانجی فستیڤالەکە لە ڕووی مارکێتینەوە ئێمە پلانێکمانەیە چۆن بتوانین ئیش بکەین کە لە ڕێی ئەم جۆرە فستیڤالانەوە بە بازارکردن و ناساندن بۆ هەموو بەرهەمەکان بکەین بەرهەمەکانی فستیڤالەکە بەگشتی سێستێپە بەرهەمی ناوخۆیە بەرهەمی خۆماڵیە لەگەڵ کاری هونەری دەستی و چۆن بتوانین ئێمە بە پلانێکی مارکێتین کار لەسەرەوە بکەین کە ئەمانە بازاڕیان بۆ دروستکەین تاوەکو کاڵەکانیان ساغ بێتەوە ئامانجە گشتیەکانمان و لەگەڵ ئامانجە تایبەتەکانمان هەیە ئامانجە گشتیەکان ئەوەیە کە ئێمە بتوانین یەکەمە تا کاڵە زیاتر بفرۆشێ خاوەن کارەکە پێویستی بە دەستی کار زیاترە بێ ئەمێژە بێتە هۆکارێک بۆ کەمبوونەوەی ڕێژی بێکاری و دروستبوونی هەلی کار ئەمە فرسەتێکی گەورە دروستەکە ئەگەر خاوەن فرۆشیار یاخودەوە بەرهێن بتوانێت کاڵای زیاتری بفرۆشێ بەرهەمە ناوخۆیەکان هەنێک کارگەی بچووک هەیە ئەوانەی پرۆژەی تایبەت و مامناوەندوانن ئەوانە بەشداریەکەن بەرەمی خۆماڵیش لە عەلەلەکتە لە گوندەکانەوەیەن ئەوانن کە زیاتر بەرهەمەکانیان تەواو سروشتین بەرەمەکان هەمە چەشنن ئەیەن لێرە مارکێتین بۆ خۆیانەکەن لە ڕێی ئەم بازاڕان و ئەناسرێن و بۆ ئێمەش چیمان کردو ئایا ئەو پرسیارە لە خۆمان بکەین لەناو ئامانجە گشتیەکانان چۆن ئەتوانین ئێمە لە لۆکاڵی دەربچێنان کارێ بکەین کە ناوەڕاست و خواروی عێراق و هەتا وڵاتانی دراوسیش بتوانن بەم جۆرە فستیڤالانە بەشدار هەم بەشدار بن و هەم کڕیار بن هەم بناسرێن ئێمە لە ڕێگەی سوشیال میدیاوە لە ڕێگەی کۆمپانیای سیاحەکانەوە بە تایبەت لە مووسڵ بەغداد و بەسرە تقریبا نزیکەی 80 بۆ 90 کۆمپانیای زۆر تایبەتمان میوانداری کردووە کەوانە کە هێن بۆ گەشت بۆ ئێرە ئێرە ئەم کاڵەکانە ناتن و هەم بە کڕیارێکی دایمی
و ئامانجی تایبەتەکەش ئەوەیە هەموو ئەمانە ئۆنلاینیان هەیە زۆربیان لە ماڵەوە خەریکن کاری دەستی بە تایبەت وە هەنێ بەرهەمیان ئەمانە لە ڕێگەی دلیڤەریەوە توان کارەکانی خۆیان بکەن. کاک بەختیار ڕوونکردنەوەیکی زۆر باشتە جا ئیسا پێمان بڵێ لە کاتژمێر چەند بۆ چەند هاوڵاتیانی خۆشەویست و گەشتیارانی ئازیز بتوانن بێن سەردانی نێو فستیڤالەکە بکەن ئەوەی کە خوازیاری ئەوەن بەرهەمێکی خۆماڵی کارێکی دەستی کارێکی هونەریان دەست بکەوێت کە لە ناوخۆی کوردستانایە بە دەست و هێز و بازووی خاوەن کارەکان کاری لەسەرکاو بتوانن دەستیان بکەوێت کاتەکەمان پێ بڵێ ولامان کاتە لە ڕووی دابینکردنی ئەم جێگەیەوە تا چەندە ئێوە دڵنیایی ئێنە ئەوەی کە کۆشکەکان لە ڕووی تەمینی ساردی و گەرمیەوە لە ڕووی ئەوەی کە جێگایەکی پارێزگاری بکات لە جێگەیەک بێ پارێزگاری بکات لە تەواوی بەرهەمە ناوخۆیەکان هەم کارە دەستەکان هەم کارە هونەریەکان بۆیی خوا نەخواسە هیچ کارێک تووشی هیچ کێشە و گرفتێکیش نەبێت. پێش ئەوەی بچمە سەر وەڵامی پرسیارەکە ڕوونکردنەوەی زۆر گرنگە کە عادەتەن ئەم فستیڤاڵانە بێت جۆرێک لە ئاهەنگ ئامێر بێت یعنی شۆپین لە ڕووی مارکێتینەوە جۆرێکە لە سیاحەت جۆرێکە لە چێژ وەرگرتن بە کوتەکەی ئێمە وەکو کات لە دەی بەیانیەوە بۆ دەیشەوە لە پێنجی مانگەوە کە دوێن یەکەم ڕۆژی بەم ڕۆ ڕۆژێتی بۆ حوتی بە یانغڵی مانگە ینی لە پێنجی یانغڵە بۆ لە پێنجی دوانغڵە بۆ یانغڵی دوانغڵەیە هەموو بابڵین لە ڕووی سەلامەتی و تەندروستیوە هەموو جۆرێک تەمین هەیە و ئەم هۆڵەش ئەم شوێنەکە دابین کراوە بەسپاسە وەزارەتی ڕۆشنبیری لەسەرەوە تاخوار و هاوکارمان بوون و ئێمەش بتوانین بە نرخێکی گونجاو تەنیا تێچووەکەی کاری لۆجستیوی داری لە بۆ بەهێن یاخود بەشدار بوو بسەین بۆی ئەم بتوانن خۆیان بناشێن. زۆر سپاس زۆر زۆر سپاس سپاس بۆ کاک بەختیار نامێق مەڕێزان سەرپەرشتیاری کۆی تەواوی ڕێخری فستیڤالەکە و فستیڤالی پاییزە تایبەت بە بەرهەمی ناوخۆی و کارە دەستیەکان و نمایشکردنی زۆرێک لە کارە هونەریەکان جا ئێستا هاوکارانم تەواوی وێنەکانتان بۆ ئەگوازنەوە ئەمەوێ لە بەرهەمی خۆماڵیەوە دەست پێ بکەین ڕاستە بەرهەمە خۆماڵیەکان ڕەنگە لێرە و لەوێ لە فستیڤالەکان زۆر باسمان کردووە بەڵام ئەمەوێ وەکو پێشیش ئاماژەم پێکرد باس بکەین لە ناساندنی بەرهەمی خۆماڵی کە بەرهەمێکی خۆماڵی سروشتیمان دەست بکەوێت نازەین خان سڵاو لەبێت و سپاس بۆ ئامادەبوونت ئەمێ پێم بڵێ بۆ ئەم ساڵ لەم فستیڤالە هەندێک بەرهەمی جیاوازتان هێناوە ئێمە بتوانین نەوەی تازە بێنە سەر ڕێچکەی وەکو چۆناڵی جیلی ئاڵتونی وایە کە بۆ نمونە لە سەردەمانی ڕابردووە ئەو خواردنانی خواردوانە هەمووی سروشتی بوون هەمووی بەرهەمێکی تەواو فرێژ بوون ئێوە چ بەرهەمێکی واتان هێناوتە نێو فستیڤالەکە و کە سەرنجی گەنج ڕابکێشن کە سەرنجی تەواوی ئەو بەشداربووانە ڕاکێشن کە بەرهەمێکی لە 100% سروشتیە فەرموو. سڵاو سەر چاوەڕەبی بەخێربێن تەرزەخانجان من و تۆ مێژوویەکمان هەیە بەیەکەوە لە راپۆرتکردنا بۆ کورسات و لە بەرهەمە ناوخۆیەکانە ئەم فستیڤاڵانە جێگرنگیەکی زۆری هەیە بەڵام ئێمە نابێت ئەوە پشتگوێ بخەین کە خەریکە بەرهەمە ناوخۆیەکان بەلا ڕێیا ئەبرێن هەروەکو ئەم قسە تازانەی ئێستایڵێن بەلا ڕێیا برێ بەرهەمە ناوخۆیەکان خەریکە گۆڕانکاری بەسەراهێنن ناشرینیەکەن جیلی تازە حەزیان لێ نییە یعنی سەیرەکەی زۆر شت دروستەکرێ وەکو ئەوەی یەکەم جار ناکرێت وەکو ئەو خواردنانی کە زمانی ئەو سا دروست کراوە و کراوە هەر بۆ نمونە بە دەردی ئاڵەیە ئێستا حەڵوا دروستەکەن بە دروستیەکەن بە نیشاستە و بە شیر و بە ئاردی سپی و دەنا تۆوەرە حەڵواکە و کوجاری جاران بە ئاردەگەنمەکە و بە ڕۆنە کوردیەکە و بە حێل و دارچینەکە بکە ئەم فستیڤاڵانەیە بە شانازیە و بە سوپاسەوە ماڵی دایکم ئێمە هەر بە ڕێچکە کۆنەکە یا ڕۆشتوین و هەوڵمان ناوە هەر ڕێچکە کۆنەکە پیشانی گەنجەکان بین دوای ئەوە ئێمە بێ پەرە هەر لە زمانی زۆر شەربەت خوراوەتەوانە بەڵام شربەت ئەمن ئێستا بە هەزار شێوەی کە دروستەکرێت ئەها تامەکەی جارانی نەماوە بۆیە ئێمە هەوڵمانە بە ئامێرێکی تازە ئەو شربەتە تەنها بە میوەکە تامی میوەکە بینە دەست هەروەکو ئێستا دەست پێ بکەن بۆی بۆ بینەرانی خۆشەویست ڕۆن بێت کە شربەتێکی تەواو سروشتی ئێمە بتوانین لە ژەمەکانە بێت لە بینی ژەمەکانە بێت بیخۆین بۆی هەم جەستێکی تەندروستیشمان هەبێت ئەو ئەم چایش ئاماژەی پێ بکەی تاوەکو شەربەتەکە ئامادە بێت ئەم چای بەڵاڵوکە چای بەڵاڵوک چایەکە سوودێکی تەندروستی زۆر زۆری هەیە
هەر لە دڵەوە هەر لە ڕێخۆڵەوانە هەر لە گورچیلەوانە هەر لە کو ئەندامی میز و میزە ڕۆوانە یعنی لە هەموو ناحیەکانەوە ئەم چایە بڵین بۆ تەندروستی زۆر باشە و لە کۆنی شابەکار هاتووە بەڵام خەریب و بەرەو لە ناوچوون ئەچوو بەڵام ئێستا من کە ئەمە ئەڵێم نەک ئەوەی کە خەڵک بڕۆن و بکەونە داربەڵاڵوکەکانی وڵاتەکەمان و هەمووی لە ناوبەرن هەموو بەشەکانی داربەڵاڵوکەکە بۆ ئەم چایە نابێت ئەگەر ئێمە دیقەت بین تەنها خەڵفا بچووکەکانی بۆ ئەم چایە ئەبێت و سوودەکەی هەیە لقە ئەسوورەکانی گوناحە نابێ ببڕێتەوانێ ماڵی دایکم چای بەڵاڵوکی هێنایەوە و هەر بە چایش و بە لقەکەشی هەتا هەمووی سوودمەند ببن لە بڵین دروستکردنەکەی جا ئێستا بۆ ڕوونکردنەوەیکیش با بین جابینەرانی خۆشەویست ئێستا ئێمە وەکو پزیشکێک قسە ناکەین بەڵام بەڕێستان بەو پێی کە ئەزمونێکی باشان هەیە لە ناساندنی بەرهەمە خۆماڵیەکان ئێوە بۆیە باس لە سوودەکانیەکەنەوە وەکو ڕوونکردنەوەیک بۆ بینەرانی خۆشەویست فەرموو چ بەرهەمێکی تر ئەتانەوێت ئەمە بەرهەمێکی خۆماڵیە ئێمە ئەتوانین نەوەی تازە کە لە ژەمەکانە بوونە لەسەر سفرە و خوانەکان ئەندامانی خێزانەکان خواردیان ئەوانیش بتوانن لەگەڵ یانەدا بنیشن ئەم بەرهەمانە بخۆن چۆن پشگیریان بکەن چۆن ئەوانیش بتوان ئەو خواردانە ئەمانە ئەکەوێتە سەر دایکەکان ئەگەر بێت و بتام و لەزەتەی جارانەوە لێ بنێن ئەتوانن لەسەر سفرەکانە مناڵەکانیان کۆکەنەوانە ئەتوانن ئەگەر بێت و ئێمە ژەمەکانمان ڕێک بخەینەوانە هەر مناڵی سعاتێک هەڵ نەسێ لە خەو هەر مناڵی سعاتێک نان نەخوا هەمومان لەسەر سفرەیەک تام و لەزەتێکی زیاترێ درێ وەکو پێ دەڵم ئەم ئەرکە ئەچێتە سەر شانی دایکەکان ئەبێ ئەمە بکەن دایکەکان ئەبێ پشت بە بەرهەمە ناوخۆیەکان ببەستن زۆر باشە بە کورتی پێمان بڵێن جا ئێستا شەربەتە فرێشەکەش ئامادەیە بێ بینەرانی خۆشەویست ناخۆش ئەمە نە هیچ شەکرێک نە هیچ ماوادێکی کیمیایی نە هیچ ڕەنگێک دەرزەخان ئەنجا شتێکی تر ئێمە ناحەیە ئابوووریەکە بابی لێ بکەینەوانە ئەمە کە لێرەوە دەرەچێت ئەمە تڵپەکەیەتی ئەمە وشکەکەی نەوانێ وەکو تۆس ئەی هاڕین ئەبێ بەتر وەکو ترش بەکارێنی لیمۆکەی عینەشە توێکڵەکەی هەر وشکەکەینەوە جارێکی تر ئەی هاڕینەوانێ وەکو ڤانێلا ئێمە بۆ بڕیت ئەم هەموو ڤانێلایی دەرەوانێ بە مەواد حافیزۆ مەواد کیمیاییەوە ئێمە ئەمانە وشکەکەینەوانێ ڤانێلای لێ دروستەکەین ترش ناڵێم ترش بەس وردەی بڵێن لیمۆ پرتەقاڵ سندی ئەمانە بەکارەهێنی نەوانێ جارێکی تر و بێ لەوە کە شەربەتەکەش ئەڵێ کە زەختەکەی فڕێڵە ڕاکە سندیە بخۆ ئەگەر پەرداخێ من شەربەتەکەشم ێسەر لێ وەرگرتی نوۆشی گیان من زۆرم حەز لە شەربەتی فرێشە بێ بینەرانی خۆشەویست ناخۆش بەتامی بکەین تاڵە لەلات تاڵە بەس خۆی وایە خۆش بێ زۆر بەتام بوو زۆر بە کورتی پێم بڵێ ئەو بەرهەمانی تر کە هەیە دانولە و هەڵواشتان ئامادە دانولە و هەڵواشمان ئامادە کردووە ناتوانین بچینە لای دانولە و هەڵوامان ئامادە کردووە بەرهەمە ناوخۆیەکانمان هەمووی هێناوە بەڵام ئەتوانە بڵێن بە خۆشبەختیەوە ماڵی دایکم ئەو شوێنەیە کە بەرهەمەکانی ناو لادیەکانی خۆمان و وڵاتەکەی خۆمانی لێیە زۆر سپاس بۆ بەشداریکردن نازنین خان بە هیوای ئەوەی کە هەمیشە نمونەی وەکو بەڕێستان زۆر بێت سپاس بۆ ئامادەبوونتان بابینە لای ئەم بەشداربوانەی دیکە کە لێرەن بە خۆشحاڵی و هاوکارانم وێنەکانتان بۆ گوازێتەوە دانولە یەکێکە لەو خواردنە کوردەواریانی کە هەمیشە خواستێکی زۆری لەسرە و لە سەردەمانی ڕابردۆ تاوکو ئێستا زۆر گرنگی پێدراوە و هەڵواش بە هەمان شێوە تاموچێژێکی زۆر خۆشی هەیە و توی خۆشەویستیش ئەگەر ئەتەوێت تامی ئەو خواردانە بکەی ئەتوانی بێتە ئێرە و لە نزیکەوە ئە بەرهەمە خۆماڵیانە بە تامێکی سروشتی نۆشی بکەی ئەم خاتونانە لێرەن بەسی بەرهەمەکانی خۆتانم بۆ بکە بابزانم چ بەرهەمێکی سروشتی و تاموچێشتان هێناوەتە نێو فستیڤال خێر بەسەر چاوم زۆر سپاس دەکەم وڵی بە دوو خواردنی جیاواز ئەمەش زیاتر لە کەلتوری باکووری کوردستانەوە هێناوەمانە چکە وەستاکەمان خەڵکی باکووری کوردستانە بە چی کوفتە واتە کوفتەی خاو لەگەڵ گوێچکە ماسی باڵێ ئەنجا هەردوو پێکاتەکەی ئەمە ساوەر و هەنێدا و دەرمانی سروشی هەمووی بەیەکەوە تێکەڵەکرێ و ئەشێدرێت هەتاوکە بێتە هەویرێکی بۆم شێوەیە کاتەوەکو شفتەی لێ باڵێ ئینتە پێڵێن کوفتەی خاو اینجا لەگەڵ کاهوە ئەخورێت ئاوی لیمۆشی بەسەراکەین ئەمەشیان گوێچکە ماسیە هەر پێش ئەڵێن دۆڵمەی گوێچکە ماسی چکە برنجی تایە لەگەڵ گوێچکە ماسیەکە سێکسەر ئاوا خوڕێت ئارۆڵە ئاوە سەر ئاوی لیمۆی بەسەراکەی وەخرێت سوودی تەندروستیشی زۆر باشە ئەمە بە هەڵم یعنی گەرمەکرێتەوە باڵە
سەرچاو منۆشی گیانتان نێرانی خۆشەویست مە خواردنێکی با بڵێن بۆ خۆمان تا ڕادێک تازەیە بەڵام هەستەکەم تاموچێژێکی زۆر جیاوازی هەبێت ئیشەڵا دوای نوۆشیەکەین و لەگەڵ بینەرانی خۆشەویستا سەردانی ئێرە بکەن خۆشەویستان کۆمەڵێک شیرینی جیاوازیش لێرە ئەبینرێت بە خۆشحاڵیەوە هاوڵاتیان ئەتوانن بێنە ئێرە تامی ئەو بەرهەموو خواردانە بکەن کە خۆیان حەزی پێکەن و کە خۆیان ئارەزووی ئەکەن جا ئێستا پێم خۆشە بچمە لای چەند بەژاربوویەکی دیکە ئەم هاوڵاتی خۆشەویستیە لێرەیە سڵاو لێبێ بەخێر بێن خاتونجان پێم بڵێت تا چەندە وەکو گەنجێک حەزت کردبیتە ئەم فستیڤاڵانەوە سەرەتا بە خێراتنتانەکەین من خۆم وەکو هەم کردنەوەی چەند کارێکی فستیڤال بەشداری ئەەکەم ساڵانە هەم وەکو فرۆشیارێکی بەرهەمە ناوخۆیەکانیش لە دوولاوە بەشداری ئەەکەم بەڕاستی ئامانجی سەرەکی لێرەیە ئەماجی سەرکی لێرە زیاتر خستنە ڕووی بەرهەمە ناوخۆیەکان و کوردەواریەکان ئێمە وەکو کۆمەڵی بەکارهێنەرانی بەرهەمە ناوخۆیەکان بەشدار ئەەکەین باشە وهروەها تیشکێکی تایبەت کە ئەمانەوەی بخێنە سەر و فۆکسێک بخێنە سەر زیاتر ئێمە بەبەستمان ناساندنە وەک لە بە بازاڕکردن بێگومان بە بازاڕکردنیش دەورێکی و کاریگەری خۆی هەیە بەڵام ئەگەر ئێمە فۆکسێکی زیاتر بخێنە سەر ناساندن بۆ چینی گەنج بەڕاستی چکە ماوەیەکی زۆرە دوورن لە بەرهەمە ناوخۆیەکان بەرهەمە کوردەواریەکان لێرەیە بە ناساندنێکی زیاتر هەر ئەتوانن لێرە تاقی بکاتەوە تۆ لەبەر نەبوونی کات ئەبێ زۆر بە خێرایی وتەکان وەرگین ئەگەر هاوکارانم لەگەڵم بن پێم خۆشە بچمە لای منداڵ پارێزی کوردستان بەیەکێک لەو کارە جوانانی کازیوەکان کا منداڵانی نێو کازیوەی سەرا بەشداریان کردووە کارە دەستەکانیانە بە خۆشحاڵی وەگەر یەکێکتان فەرمونە لای من سپاسانەکەم فەرمونون خەتونگیان پێمان بڵێ ئەم کارانە تا چەند دەهاندانێکی باشی منداڵانە بە خۆشحاڵی و منداڵپارێزی کوردستان کارەکار لەسەر ئەوەی کە منداڵانی بەهرەمەند کارەکانیان دەربخە و دوجار ئەم داهاتە تا چەندە سوودی لێوەرەگیرێت بۆ چەندین پرۆژەی خێرخوازی و کاری تر بەخێر بن بەیانیتان باش ئێمە کوڕەخرای ناوپارێزی کوردستان بەڕاستی چەند جار بەشداریمان کردو لە فستیڤالەکانە ئێستا ئیشانە ئیشی مناڵی کازیوەی سەرایە بەڕاستی ئەتوانین تو بەو بەرەو پێشچوونی بەهرەکانیان تواناکانیان تۆ ئیسفادەیانێکی ئەم ئیشانە چەندێک زیاتر بێ مناڵەکان ئەو کاتە توانە و بەهرەی خۆیان زیاتر دەرەخەن وەکو داهات و کۆمەکیش بەڕاستی پارەکان ئەخرێت توانێت کۆمەک دواتر بۆ پرۆژەی تەندروستی ئیسفادەی لێ ئەکرێت و سوودی لێوەرەگیرێتەوە بۆ مناڵانی ژێرپەنجە و چارەسەری دەرمانەکانیان ئیسفادیان لێکرێت بەڕاستی هێویخانیش وەکو کۆمەک و معلوماتی زیاتری لایە ئێمە وەکو ڕخرای مناڵپارێز سنتەری ڕاهێنانی پەروەردەی بەشداریمان کردووە خۆتان ئاگادارن 12 ڕۆژی گیانی خاوەن پێداویستی تایبەت ئێمە وەکو سنتەری ڕاهێنان بۆ مناڵانی خاوەن پێداویستی بەشداریمان کردووە و کۆمەڵێک لفلێت بەشداریمان کردو پێدانی زانیاری و هۆشیاری زیاتر بە کۆمەڵگە و بە خەڵک ئێمە بە فرسەتمان زانیوە ئێستا بەشداریمان کردو بە لفلێت بەشداریمان کردووە مجموعە لفلێتیش دابش ئەەکەین هێویخانیش ئەتوانێت وەکو کۆمەک زانیاری زیاترتان پێبەخشێت وتەکانت بە خۆشحاڵیەوە هەمیشە و بەردەوام منداڵپارێزی کوردستان لە هەنگاوێکی نوێیە بۆ ئەوەی منداڵانی هەم خاوەن پێداویستی تایبەت و هەم منداڵانی نێو کازیەکان بتوانن بە کارە هوەرەکانیان بەشداری بکەن و سوودێک وەرگرن لە تاوی کارەکانیان و لە هەمان کاتە وەکو خاتونیش ئاماژەی پێکرد تاوی ئەم داهاتانە لە چەندین پرۆژەی خێرخوازیە کۆ دەکرێتەوە ئەمە بەشێکی ئەم کۆشکانە بوو کە ئەمڕۆ لە نێو فستیڤاڵی پاییزە لە نێو کارگەی کلتور لە شاری سلێمانی بۆ ئێوەم گواستەوە بەڵام چەندین کۆشکی تر هەیە توی خۆشەویست ئەگەر خوازیاری ئەوەی بیتە نێو فستیڤالەکە توانی ئەمڕۆ لە کاتژمێر 10 تاوکو و 10 شەو ڕۆژانە بەردەوامی هەیە ئەم فستیڤاڵە و دەرگای واڵەیە بە ئارەزوو خواستی خۆت هەم بەرهەمی ناوخۆ هەم کاری دەستی هەم چەندین کاری هوەری بتوانیت لێرە ببینیت و خوازیاری کڕیاریشی دەتوانی بێبی کڕێت و بە نرخێکی گونجاو دەسکەوە ئەگەڕێمەوە بۆ ستۆدیۆ بۆ لای هاوکارانم